ئێمە چەندێک لە چەکدارەتون ڕەوەکانی داعشەوە دوورین. ئەو شوێنەی ئێمەی لە ئێستاتوان بڵێم 4-5 کیلۆمەترێک بەڵام سەنگەرەکانمان سەنگەری پێشەوە کەمتر لە کیلۆمەترێکیان. خەڵکتان دەستگیر کرد و پەیوەندی کرد بە چەکدارەتون ڕەوەکانی داعشەوە بۆ چوون بۆ سووریا بۆ شار و 400 گەنجی کورد دەتوانم بڵێم ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبوو بێ ڕۆشتون بۆ سووریا. ئێستا هاو شامبەشانی هێزەکانی داعش گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان و کراون بە بەرپرسی گروپی داعش. چاوپێکەوتنی تایبەت لەگەڵ لاهوورجەنگی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێم. زانیاریتان لایە کە لەناو مۆسڵا چی هەیە لەو بەعسی کۆنەکان کۆمەڵی ناو باسەکرێ وەلا سەکردەکانی ناو چەکدارەتون ڕەوەکانی داعش هەم ئەوانەی کە لە داعشدان ئەزانین کێ لەوەیەوە هەم ئەوانەی کە لە کۆنە بەعسیەکانن. ئەندامی جوڵەی ناوەندی چێتیت بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاریت بەرپرسی دەستگای زانیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیشیت گەنجێکی وەکو تۆ 3 پۆستی هەیە کە دوانیان زۆر حساس و گرنگن. ئەمە لەبەرەوەی کە برازای سکرتێری گشتی چێتی جەلال تاڵەبانیت خۆم پێشکەوتم بە هیچ شێوەک مامزرا دەستی لە پرسی من نەداوە حەزیشی نەکردەوە بەڵام هیچ چاری نەماوە لەبەرەوەی من بەرپرسی هێزێک بووم و دەورێکی فعالم بینەوە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر. چاوپێکەوتنی تایبەت شەوی سێشەممە کاتژمێر 7:30 خولەک.